تەندروستی سلێمانی دەڵێت مەترسی ڤایرۆسی کۆرۆنا لە 9 ڕێگاوە هەڕەشە لە شاری سلێمانی دەکات. ئەوان توانیویانە تەنها یەک ڕێگەی مەترسی ڤایرۆسی کۆرۆنا دابخەن و هێشتا 8 ڕێگەی ترماوە کە هەڕەشە لە شاری سلێمانی دەکات. ئەوان دەڵێن پێویستە هاوڵاتیان زیاتر پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و هاتچۆکان کەم بکەنەوە بۆ ئەوەی کارەساتێکی گەورە لە شاری سلێمانی نەکەوێتەوە، چونکە دەڵێن لە هەموو کۆڵانەکانی سلێمانی ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بۆتەوە. هێشتا هاوڵاتیان لە هەستیاری دۆخەکە تێنەگەیشتون. هاتوچۆکردن بە ئۆتۆمبیل و پیادە بە شەقام و کۆڵانەکاندا بەردەوامە. تەندروستی سلێمانی دەڵێت ئەگەر هاوڵاتیان لە ماڵەکانیان بێنە دەرەوە چاوەڕوان دەکرێت دۆخەکە لە دەست دەربچێت کە تەنانەت تەندروستیش دەستاوستان دەبێت بەرامبەر زۆری توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا. ئێستا کۆرۆنا لە کۆڵانەکانی سلێمانیە و دۆخەکە وا بڕوات هیچ بنەماڵەیەک نابێت باجی هاتنە دەرەوەیان لە ماڵەکانیان بدەن. هەتا ئەم ساتی من و تۆش قسەی تێدا دەکەین، من خەڵک دەبینم لەسەر جادە کە هێشتا لە هەستیاری بابەتەکە تێنەگەشتووە، چکە بەڕاستی ناکرێ وەختێکە لە کۆنتترۆل دەچوو اینجا خەڵک تێبگانی بگاتە ئەو حاڵەتی تۆ توشبووبی نیشانەکانە هەبێ بیتە نەخۆشخانەکان بڵێن لەبەرەوەی شوێن نییە، لەبەرەوەی ئێمە ئەو توانایی کە هەمان بۆ تا مەحدود بووە بتگەڕێنەوە ناو ماڵی خۆت اینجا هەست بە مەترسیەکە بکەی. بۆیە داواکارم لە خەڵک هاوکارمان بن. بەڕاستی ئێستێمە ئەگەر لە شەڕ ڕابین چەند ساترێکمان ینی دوژمن هاتۆتە ناوەوانێ لەوان نەماوە ئێمە بڵین وڵا حاڵەتەکە تەنها بۆ ئەو کەسانەیە کە لە وڵاتی ئێران گەڕاونەتەوە یان لە هەر وڵاتێکی ترکە توشبوونی تێدا بووە یاخود بەرکەوتنی ڕاستەوخۆی لەگەڵ کەسێکی توشبووە بۆ نەخێر. ئێستا هەر کەسێ ئێمە کە دەیبینین بە گومانی لەبەرەوەی حاڵەتمان هەیە کە هیچ سەفەری نەکردووە بە بەرکەوتنیشی نەبوو و نەتیجەکەشی بە پۆزەتیڤ هاتۆتەوە واتە هەڵگری ڤایرۆسەکەی. وەزیری تەندروستی هەرێم دەڵێت کاتی ئەوە هاتووە تەنها لە ماڵەکاندا بمێنینەوە دەرگا و پەنجەرە بە ڕووی کۆرۆنادا دابخەن. هەر هاوڵاتیەک ڕێنماییەکان جێبەجێ نەکات کارەساتە گەورەکە ڕوودەدات. لە پێناو سەلامەتی و پاراستنی کوردستان دەبێت ڕێنماییەکان جێبەجێ بکرێت. مانەوەتان لە ماڵ ئەرکێکی نیشتیمانیە بەریەککەوتن لە کاتی ئێستادا نزیک بوونەوە لە یەکتر کارێکی ترسناکە. تکاتان لێ دەکەین سەردانەکانتان میێوەنداریەکان و دەرچوونتان بۆ سەیرانگاکان شتێکی خراپە تکا دەکەین ڕای بگرن بە ئەم نەورۆزەمان لە ماڵەوە بێت. دەستشتن و زوو پابندبوون بە ئامۆژگاریەکان کارێکی گرنگە بۆ کاری پێویست بۆ زانیاری سنتەری زانیاری و فریاگوزاری کۆرۆنا ژمارە 122 لێبدا. بەڕێزان هەموو لایەکتان دەزانن ئێستا دنیا لە ڕەوشی کۆرۆنەدا چۆنە، چەند ترسناکێکی گەورەیە کاتێک لە کۆنتترۆل دەربچێت. ڕزا دەکەین تکا دەکەین هیوادارین هەمووتان پاڵپش بن بۆی لە کۆنتترۆل دەرنەچێت. قەدەغەی هاتوچۆ لە پارێزگای سلێمانی چڕتر دەکرێتەوە. شەقامی بازنەی مەلیک مەحموود داخراوە. هێزە ئەمنیەکان بە کۆڵان و شەقامەکاندا بڵاوەیان پێکراوە. سلێمانی بە قۆناغێکی زۆر مەترسیداردا تێدەپەڕێت. تەنها نەهاتنە دەرەوەی هاوڵاتیان لە ماڵەکانیان دەتوانێت مەترسی دۆخەکە کەم بکاتەوە. ڕامیا عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.